بەپێی بەدواداچوونەکانی ئەو لیژنەیەی بۆ جێبەجێکردنی چاکسازیەکانی بارزانی لە حکوومەتدا پێکێنراوە زۆرترین ئەو زیادەڕۆیانەی کراوەتە سەر موڵکی گشتی لە هەولێر لە سنووری شارەوانی 3 و شارەوانی 5 بە وتەی سەرۆکی شارەوانی 3 4402 زەوی لە گوندی پیرەش زیادەڕۆیان لەسەر کراوە و لە ئێستادا بە وێنە و دیکۆمنت لەلایەنە و بەردەوام دەبن لەسەر کارەکانیان تا لە ڕێگەی یاساوە ئەو کەسانە سزا بدرێن. گوندی کەلەچین و کۆلەکی گەورە کۆلەکی گسکە و پیرەشە 4402 زەوی کە بە شێوە متقطع یعنی هەموو هەر 4402 تجاوز سەر نەکرایە بەس ئاوتلاینی خارجی ئەو ماوەگر تجاوزە مەزرعی لەسەر دروستکرایە بە شێوی جیاواز یعنی لەسەر هەمووی لەسەر دروست نەکرایە لە کەلەچینیش عینن بەنفسی حالەت هەیتمان بەسەرتە ئێستا ڕۆپێکاریەکە تەواو نەبووە. لیژنە تایبەتەکە لە داواکاری گشتی و شارەوانیەکانی هەولێر پێک دێت و لە ئێستاژە دەستیان کردووە بە بەدواداچوون و وەرگرتنی زانیاری لەسەر ئەو کەسانەی زیادەڕۆییان کردوتە سەرموڵکی گشتی بۆ ئەو مەبەستەش لیستێکیان لە ناوەکان و ئەو کەسانەی کە زیادەڕۆییان کردووە داوەتە دادگاکانی هەولێر بۆ ئەوەی لە ڕێی یاساوە ئەم کێشەیە چارەسەر بکەن. ئێمەش لە ڕێگەی شارەوانەکانی خۆمانەوە جەردەچی تەواوی ئەو شوێنانەمان کرد ئایا منشەئات یان تەجاوزاتن لەسەر زەوی شارەوانی کە پێشتر کراوە بە لیست و بە جەردێکی تەواوە بە نووسراوی فەرمی لە مانجی 6 لە تەواوی سنووری سەرۆکاتی شارەوانیمان بۆ لێژنەی بەداداچوون لە داواکاری گشتی ناردووە بۆ وەرگرتنی ئیجراعات و یان هەر بڕیارێک کە ئەوان بیدەن و بۆ ئێمە جێبەجێ بکەین. ئەنجومەنی پارێزگای هەولێر کە بەردەوام لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و خودی ئەندامەکانیشەوە ڕخنەی ئەوەی لێدەژیرێت وەک پێویست بە کارەکانی خۆی هەڵنەستاوە و ڕێگری لێکراوە. ئەندامێکی ئەنجومەنەکە دەڵێت لە ڕابردوو بەدواداچوونیان کردووە بەڵام گرنگی بە کارەکانی ئەوان نادرێت. وەک لێژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ماوەی ڕابردوودا لە 2 ساڵی ڕابردوودا بەدواداچوونێکی زۆرمان کردیە لەسەر کێشەی زێدەڕۆیی لە سنووری پارێزگای هەولێر بەڵام ئەوەی جێگەی داخە هیچ احتیمامێک نەدرایە و هیچ ئیجراعاتێک نەکرایە لەسەر ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردیتمان سەبارەت بەو تەجاوزانەی کرایە لە پارێزگای هەولێر هیچ حسابی بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە. لە مانگی شوباتی ئەمساڵدا بارزانی ژمارەیەک بڕیاری بۆ چاکسازی لە ناو حکوومەتدا دەرکرد و تا ئێستا چەند بەرپرسێکی بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەزارەتی ناوخۆ و ژمارەیەک بەڕێوەبەری بانکی حکومی لەگەڵ چەند بەرپرسێکی دیکە لە پۆستەکانیان دوور خراونەتەوە و دەژیر کراون. ڕێبوار کاکەی یاناقی هەولێر.